بۆچی حزبی دموکرات توانیویەتی ڕاوەستە بۆچی ئەوانی کە ناتوانین ئەوە بە نظری من سێ هۆی ئەساسی هەیە یەکەم ئەوەیە کە سیاسەتی حزبی ئێمە سیاسەتێکی درست بووە ئێمە بۆ داخوازەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران خەبات دەکەین ئێمە شعاری خۆڕاییمان نەداوە شعاری توندتیژمان نەداوە کە بۆمان جێبەجێ نەکرێت ئێمە مەسئولانە هەتا ئێستا چوونە پێش وەختی ئاشتی ویستمانە وتوێژ بکەین وەختی شەر شەرمان کردەوە ڕێکخراوە هەیە لە کوردستاندا کە وەختی ئاشتی شەری ساز دەکرد وەختی شەریش مەیدانی شەری بەجێهێشت کەوا بوو درستی سیاسەتی ئێمە درستی استراتێژی و تاکتیکی ئێمە یەکێک لە هۆیەکانی هەر گەورەی سەرکەوتنی حیزبەکەمانە ناڵم حزبی ئێمە هیچ خەتایەکی نەکردووە حزبیش وەک ئینسان خەتا دەکە بەڵام دەتوانم ئەوەی بڵم یەکەم هیچ خەتایەکی ئەو تۆی نەکردووە کە بۆی قەرەبوو نەکرێتەوە دووهەم خەتاکانی خۆی ناسیوە زانیەتی و ئیسلاحی کرد بۆیەش ئێمە وەک تەنیا حزبی کوردستانی ئێران و بەداخەوە تاڕادەیەکی زۆر وەک تەنیا حزبی سەراسەری ئێران لە ئێراندا ئاڵای خەباتمان لەسەر شانە دووهەم هۆی سەرکەوتنی ئێمە و هۆی دەتوانم بڵم هەرە گرنگ ئەوەیە کە خەرکی کوردستانی ئێران پشتیوانی ئێمەیە حزبی دموکرات وەک ماسیێکە لەنێو گۆمدا گۆمەکەش خەڵک هێزی حزبی دموکرات دەوەیدایە کە خەڵک پشتیوانی زۆر کەس هاتوون و ڕۆیشتون لا ڕێکخراوە جووداکانەوە بگرە کە وەختێک زۆریش هێزیان بوو بەڵام حزبی دموکرات هەر لە جێگای خۆیەتی خەڵکی کوردستانیش شەمێکی سیاسی زۆر بەرزی هەیە زۆر زوو تێدەگا کێ دەیوێ خزمەتی خەڵک بکە و کێ دەیوێ خیانەتی پێ بکە لەبەرەوە ئێستا پشتیوانی خەڵک هەر بەردەوام و هەتا ئەو وەختە ئەو پشتیوانیە بەردەوام بێ حزبی ئێمە دەتوانێت بەرامبەر بە هەر ڕێژیمێکی کە لە تاران دەبێتە سەرکار کە نەوێ مافی گەلی کورد بناسێ بەربەرەکانی بکە سێهم هۆی مانەوەی و درێژە پێدانی خەباتی ئێمە فیداکاری پێشمەرگەکانمان ئێمە نێزیک بە 5,000 پێشمەرگە شەهیدمان نێزیک بە 45 تا 50,000 لە خەڵکی ئاسایی شەهید بوو بەڵام خەباتەکە هەر بەردەوام ئەگەر یەکێک شەهید بووە چەند کەس جێگای شەهیدی کردوتەوە کەوا بوو فیداکاری پێشمەرگەکانمان و بە تایبەتی ئێستا چوونە سەری کەیفیەتی خەباتیان زانینیان بیرداوەری قوڵیان ئەوە هەموو خۆیەکی زۆر گەورەیە کە ئێمە توانیمانە هەتا ئێستا ڕاوبەستین بەرامبەر بە رێژیمێکی درڕندە کە کەس لە درڕندەی ئەو رێژیمەدا شکی نیست کەوا بوو سێ هۆی ئەساسی سیاسەتی ڕاست و دروستی حیزبەکەمە پشتیوانی خەڵکی کوردستان لە داخوازەکانی خۆی کە داخوازەکانی حیزبی دموکراتن کەوا بوو پشتیوانی لە حیزبی دموکرات و هەروەها فداکاری پێشمەرگەکانمان بوونە سەبەبی ئەوە کە ئێمە توانیمانە بەرامبەر بە رێژیمی خومێنی ڕابەستین